بە درێژایی 26 ساڵی ڕابردوو نەتوانراوە لە هەڵەبجە ئەلوەیەکی مۆدێرن دروست بکرێت. ئەمەش بەردەوام نیگەرانی فرۆشیاران و کاسبکارانی ئەم پارێزگایە بووە. ئەوەی لە ئێستادا هەیە بەوتەی کاسبکاران هیچ مەرجێکی تەندروستی و شارستانی و شیاوبوون بۆ هەڵگرتنی سەوزە و میوە لە ساردخانە و خزمەتگوزاریەکانی تایبەت بە ئەلوەیەکی مۆدێرن بوونی نییە. بەڕاستی مواصفاتی ئەلوەی هەڵەبجە هیچ مواصفاتێکیتیانە نە لە ڕووی خزمەتگوزاریەوە، نە لە ڕووی تەندروستیەوە، نە لە ڕووی ژینگەوە، نە لە ڕووی یعنی شوێنی سەحی و شوێنی مشتەمەلات و ئەو شتانە هیچ ئاوەڕێیەکی نییە. هەرچیش کراوە لەم ئەلوایە هەتا ئێستا هەمووی ئەم شخصانە کە هەساون بەکردنەوەی ئەم قاتعانە لە ئەلوەکەیە شخصیە. 18 ساڵ لە ئەلوە ئیشەکەم نەمدیوە ئەلوە هەبێت، ئەلوە نییە. ئەم صاحب گەراجە هەیە لێرە، ئەم گەراجی حامی بەگە هەیە، صاحب قاتعەکە گرتوانە بکرێ بە ماگانە کرێکی زۆریشێن. یعنی حکومەت ئەگەر بیری لەوە بکردایەتەوە کە ئەلوێ بۆ ئەم شارە دروست کە هەم داهاتێکی باشی بۆ خۆی ئەبوو، هەم بۆ خەڵکەکەش. ئیسا حکومەت بیر لەوە ناکاتەوە کە ئەم خەڵکە کاکە سەوزۆشتی ڕۆژانی خەڵکە، ئەمە سەوزۆ میوەشتی ڕۆژانی خەڵکە، تۆ بێ لە شوێنێکی پارێزراوە، بێ لە شوێنێکی پاکە، بێ بەڕادی هەبێ، ئەم شتانە ئەکرێت. بەس تۆ کە جرج و مشک بەناوی یاریەکە. من تحداکەم وەرە شەو تەسویر کە پشیلە و جرج و مشک بەناوی ئەلوە یارینەکە من چم نەزانی بێ. ئێمە وەکو ئەلوەمان نییە، چکەوەی سیفاتی ئەلوە بێ نیمانە. یەکەم شت کە زۆر زەرورە بۆ ئەلوە کە هەبێت بەڕادە. هیچ دوکانێکی بەڕادی نییە. هەموو ئەو دوکانە بڕۆشتی دوکانداری تایە 2 ملیۆن 3 ملیۆن نارزەری بەس لە خورما کردووە 15 ڕۆژەی ڕەمەزان. ئەیتر باوەڕ ناکەم ئەوە چەند ساڵیشە من ئەیبیسم ئەڵێن ئەلوە ئەکرێتەوە ئەوەتیان بابێ بە پارێزگا، ئەو پارێزگاش هیچمان نەبینیوە. بۆ دروستکردنی ئەلوەیەکی مۆدێرن حکوومەتی هەرێم مۆڵەت دەداتەوە بەرهێنەرێک. ئێمە پەیوەندیمان کرد بە کۆمپانیاکەەوە ئەوەی کە بۆی دەرچووە. ئێمە یاگەدار کرد کە نووسرا و ئاراستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کراوە، وەک ژینگە، وەک کارەبا، وەک ئاو، وەکو ئاوەڕۆ شارەوانی ئەم شوێنانە بۆ ئەوەی لارینەبوونیان دەربڕن لە سەر شوێنەکە. ئێستا خەریکە و معاملاتەیە لەگەڵ ئەو معاملاتە بەوتەی خۆی ئەو ڕۆژەی کە معاملاتەکە تەواوە بێ و مۆڵەتەکەی لە وەبەرهێنانی سلێمانیەوە بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی سلێمانیەوە پێ ئەدرێ ڕۆژی دوای ئەوە دەسەکا بە کارەکانی. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز ئەو پارچە زەویەی بۆ دروستکردنی ئەلوەیەکی مۆدێرن لە هەڵەبجەدا دانراوە دەکەوێتە دەروازەی شار و دوای تەواوکردنی ڕێکارە یاسایەکان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش دوای داواکردنی بەردەوامی چەندین ساڵەی ڕابردوو و ئێستای فرۆشیاران و کاسبکارانی هەڵەبجە دێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.